سڵاوی خۆی گەورەتان لێبێت. هیچ تەنێکی ئاسمانی بەقەد مانگ لە زەوی نزیکتر نییە، بۆیە پێویستە لەم بڕگەیەدا باس لە مانگ بکەین. با بزانین لە ڕووی فیزیای فەلەکیەوە فەلەکناسان چۆن وەسفی مانگمان بۆ دەکەن. لە ئەڵلقەکانی پێشوو ئاماژەمان بە قۆناغەکانی لە دایکبوونی گەردوون و هەروەها سیستەمی خۆرمان کرد و ئاماژەشمان بە چۆنیەتی دروستبوونی ئەو هەسارانە کرد کە سیستەمی خۆر پێک دێنن. لەگەڵ هەسارەکانیش بێگومان چەندین تەنی ئاسمانی دیکەش دروست بوونە، لە نێو ئەوانش پاشکۆیەکانن و ئێمە لەم ئەڵلقەیەدا ئاماژە بە مانگ دەدەین. مانگ ئەو تەنە ئاسمانی ڕۆشنەیە کە لە شەوانی تاریکدا وەک دیسکێکی ڕووناک ئاسمان و بگرە ڕووی زەویشمان بۆ ڕووناک دەکاتەوە. بەپێی تیۆرەکان مانگ بەر لە نزیکەی 4 ملیار و 500 میلیۆن ساڵ پێش ئێستا لەگەڵ هەمان کاتی لە دایکبوونی زەویدا مانگیش دروست بووە. لەسەر ئاستی سیستەمی خۆر مانگ گەورەترین پاشکۆیە، چۆن بە بەراورد لەگەڵ هەسارەکەی کە دەکاتە 1 لەسەر 4 تیرەی زەوی. مەواتای ئەوە دەگەینێ هیچ هەسارەیەک لە نێو سیستەمی خۆر بە قەبارەکەی خۆی پاشکۆیەکی گەورەی نییە وەکو مانگ، بەڵکو بەردەوام قەبارەی پاشکۆیەکان زۆر بچووکترن لە خودی هەسارەکان، بەڵام مانگ قەبارەکەی تەواو گەورەیە و زۆر بەڕوونیش هەستی پێدەکرێت. بارستایی مانگ دەگاتە 1 لەسەر 8 بارستایی زەوی و لە ڕووی چڕی مادەکەیەوە دووەم چڕترین پاشکۆیە لە دوای ئایۆ. ئایۆش پاشکۆی هەسارەی زەبەلاحی مشتریە. بێگومان ئێمە بە چاوی ئاسایی کاتێک کە سەیری مانگ دەکەین تەنها هەندێک ڕواڵەت دەبینین کە ئەویش ناوچە تاریک و ناوچە ڕووناکەکانە. ناوچە ڕووناکەکان ئەو ناوچانن کە بەرزن، ئاستیان بەرزترە لە ناوچەکانی دەوروبەری خۆیدا و سروشتی پێکهاتەی خاکەکەی جیاوازە لەگەڵ ناوچە تاریکەکان. ئەو ناوچە سپیانە زۆر لە مێژە لەلایەن فەلەکناسانی کۆنەوە ناونراون، هەروەک چۆن ناوچە تاریکەکانیش ناونراون. ناوچە بەرزەکان وەکو ئاماژەم پێدا لەبەر جیاوازی سروشتی خاکەکەی ڕووناچێکی زۆرتری خۆر دەدەنەوە، بۆیە بە ڕەنگێکی سپی یان بە ڕەونەقێکی زیاتر بەدیار دەکەون. هەرچی ناوچە تاریکەکانە ناوچەی نشێون، ئاستیان نزمترە لە ئاستی ناوچە بەرزەکان یان ئەوانەی کە بە ڕەنگی سپی بریقەدار بەدیار دەکەون. ئەو ناوچە تاریکانە پێشینان ناویان نابوو دەریا و زەریاکان، چونکە ئەوان وایان دەزانی کەوا ئەو ناوچانە دەریا و زەریا و کەندا و دەریاچەی زۆر گەورن لەسەر ڕووی مانگدا هەن. بەڵام لە دوایدا دەرکەوت کە ئەو ناوچانەش ناوچەیەکی یەکجار وشک و بیابانی شێوەیان و هیچ جیاوازیەکیان نییە لەگەڵ ناوچە بەرزەکانی دەوروپشتی خۆیان. بە شێوێکی زانستیانەتر دەڵێن ئەو ناوچە تاریکانی کە لەسەر مانگ دەیبینی خاکەکەی خاکێکی گڕکانیە یان خاکێکی لاڤایی گڕکانی سارد بۆەوەیە. ئەو گرتاوانەی کە ئێستا ئێمە لەسەر زەوی دەیبینین و لە دەرەنجامی تەقینەوەی گڕکانەکان دێنە دەرەوە هەر هەمان ئەو مادانە لە دوای لە دایکبوونی مانگ و هەروەها جێگیربوونی قەبارە و شکلەکەی ئەو چالاکی و ئەکتیڤیتێ گڕکانیە وایان کردیا کە لە ناخی مانگەوە ئەو مادانە گرتاوەکان بێنە دەرێ و پاشان سارد بوونەوە، لە دوای سارد بوونەوەیان ڕەنگیان تاریک داهاتووە. کەواتە ناوچە تاریکەکان ناوچەیەکی زۆر جیاوازە لەگەڵ ناوچە بەرزەکان. هەروەها خۆشەویستان، ئەگەر بە چاوێکی جیاواز سەیری مانگ بکەین، مەبەستمان لێرە بەکارهێنانی دووربین یان تەلسکۆپ، ئەو کاتە ڕووی مانگ بە تەواوی دەگۆڕێ. ئەو ناوچانەی کە دەبینین تاریکە و هەروەها ڕووناچیشە پڕن لە دیاردەی تۆپۆگرافی زۆر زۆر سەیر و سەرنجڕاکێش. مانگ تەنێکی ئاسمانی زۆر زۆر سەرنجڕاکێش و
هەروەها تاموچێکی زۆر لێوەردەگیرێت لە کاتێک چ بە دووربین یان بە تەلەسکۆپ سەیر دەکرێت. ئەویش لەبەرەوەی دیاردەکانی وەک بەرز و نزمی و نشێ و کەند و لەندی قوڵ، هەروەها شاخ و دۆڵ و دەشتی فراوانی یەکجار زۆر لەسەر پەرش و بڵاوە. بەم واتایە دەتوانین بڵێین مانگ تەنێکی ئاسمانی جیاوازە و لەگەڵ تەنێکی ئاسمانی دیکەی وەکو پاشخۆیەکانی یۆڕۆپا کە بە دەوری مشتریدا دەسوڕێتەوە هیچ بەرز و نزمێکی ئەوتۆی تێدانە یەکجار زۆر جیاوازە. کاتێک کە سەیری مانگ دەکەی دەزانی کاتی خۆی جوڵەیەکی جیۆلۆجی یان زەوی ناسی و هەروەها لە قوڵای خاچی مانگەوە چالاکی و ئەکتیڤیتێکی زۆر هەبووە، بەڵام ئێستا هیچی نەماوە، تەنها پاشماوەکانی نەبێت. هەروەها دیاردەیەکی زۆر ناوداری مانگ هەیە کە لە ڕێگەی هەندێک جار چاوی ئاساییش دەتوانین بیبینین و یەکێکیان لەوانە چاڵێکی زۆر گەورەیە کە بە تایخۆ ناسراوە. ئاماژەمان بە چاڵدا کەواتە سیما ناودارەکەی مانگ بوونی ملیارەها چاڵە لەسەر ڕووەکەی. کاتێک کە بە دووربین یان بە تەلەسکۆپ سەیری مانگ دەکەی ئەو چاڵانە دێتە بەرچاو، بە تایبەتی ئەگەر هاتوو مانگ لە نیوە بێتن. لەو ساتەدا سێبەر و ڕۆناچی وا دەکات کە ئەو چاڵە قوڵ و گەورە و بچووکانە هەر هەمیان زۆر بە جوان و ڕوون و ئاشکرایی دەرکەون. بەشێکی زۆری ئەو چاڵانە لە دەرەنجامی بەرکەوتنی بەردە نەیزەکەکان و هەسارۆکەکان بە درێژایی سەدا ملیۆن ساڵی مانگدا ڕوویانداوە و دروست بووە. ئەو بەرکەوتنانە هەر هەمویان وایان کردووە چاڵی گەورە کە بە تیرەی 200 تا 250 کیلۆمەتر دروست بێت تا دەگاتە چاڵی هێندە بچووک کە دەگاتە بەشێک لە ملیۆنێک بەشی مەترێک کە لەسەر بەردە بچووکەکاندا دەبینرێت. هەندێکی دیکە لەو چاڵانە و ژمارەیەکی کەمیان دەتوانین بڵین لە دەرەنجامی چالاکی کۆنی گڕکانیەوە دروست بووە. لە سەرەتای دروستبوونی مانگ وا پێدەچێت وەکو زەوی ناسان دەڵێن کە مانگ چالاک و ئەکتیڤیتێکی زۆری هەبووە لە بواری جیۆلۆجیەوە، بەڵام لە دواییدا کۆتایی پێهاتووە. سەرڕای ئەوەی کە مانگ تەنێکی ڕق و تاریکە، بەڵام بڕێکی زۆری ڕووناچی خۆر دەداتەوە. بۆیە لەم خاڵەوە ئێمە دەتوانین بڵین دووەم ڕووناکترین تەنی ئاسمانی لە دوای خۆر مانگە، چونکە مانگ بەشێکی زۆری تیشتی خۆر دەداتەوە. لەگەڵ ئەوەش فەلەک ناسان دەڵێن ئێمە کاتێک کە سەیری مانگ دەکەین بە تایبەتی لە نزیک وەکو ئەوەیە کە پارچەیەک خەلووز تیشتی مانگ یان ببورن تیشتی خۆر یان ڕووناچی خۆر بشێنێتەوە، بەڵام کاتێک کە لە دوورەوە سەیری مانگ دەکەی ئەو بارستە و ئەو تۆپە گەورەیە لە ئاسماندا هەیە بەگشتی بڕێکی زۆر بەرچاوی تیشتی خۆر دەداتەوە. خاڵێکی دیکەشکەوا دەکات مانگ وا بە گەش و ڕووناچی لە ئاسمانی زەویدا دەربکەوێت، ئەویش کەمی ماوەی نێوانمانە واتە نزیکی ئەو تەنە لە زەویەوە. بینەری خۆشەویست، لە دێرزەمانەوە دەرکەوتنی مانگ بە چەندین ڕوو شێوە لە هیلالێکی زۆر زۆر باریک تا هیلالێکی گەورە، اینجا بۆ نیوە و اینجا بۆ مانجی چواردەیە مانجی تابان و وە بە پێچەوانەوە کە بەرەوکەمی دەڕوات. ئەو شێوە و ئەو ڕوخسارانەی مانگ وای کردبوو کە کاریگەریەکی هەبێت لەسەر گەلان و کلتورەکانیان. مەبەستم پێشینانە کە دەست پێ دەکات لە بەکارهێنانی وەک ساڵنامەیەکی یەکجار زۆر وردی بێهەڵە کە ناونراوە ساڵنامەی مانجی. مانگ و هێزی چێشکردنی کاریگەریەکی استراتیژیان هەیە لەسەر پاراستنی زەوی و مانەوەی لە خوڵگەی و جێگیربوونی خێرایی خولانەوەکەی بە دەوری تەوەری خۆی و هەروەها خۆریشدا کە مەبەستمان کاریگەری مانگە لەسەر زەوی. هەروەها لەگەڵ خۆر بەرپرسن لە سەرهەڵدانی دیاردەکانی ناسراو بە هەڵکشان و داکشانی دەریا و زەریاکان، واتە مانگ و خۆر ئەو دیاردەیە لەسەر زەوی
پێک دێنن و وا دەکەن کە دروست بێت. بەویستی پەروەردیگار و خاڵقی مەزنمانەوە مانگ بۆتە پاسەوانێکی سەرسەختی زەوی، چونکە پشتی شێری ئەو هەموو بەردە گەورە و بچووکانەی کە نزیک زەوی دەکەونەوە هەر هەمووی وەبەر مانگ دەکەوێت. واتە مانگ وەک موگناتیسێکی گەردوونی ئەو هەموو بەردە گەورە و بچووکانە بۆ خۆی ڕاپێچیان دەکات. هەر بۆیە ئەگەر مانگ نەبوایە یان قەبارەکەی بچووکتر بایلەوەی کە ئێستا هەیە، ئەوە بە درێژایی مێژووی هەسارەکەماندا دووچاری بەرکەوتنی یەکجار زۆرتر و مەترسیدارتری بەردە نەیزەک و تەنانەت هەسارۆکەکانیش دەبووینەوە. بەڵگە لەسەر ئەو قسەیە کاتێک ئێمە سەیری مانگ دەکەین ئێمە ڕوویەکمان لێ دیارە. ڕۆکەی تر کەشتیەکانی ئاسمانی پێگەیشتون. فەلەکناسان بۆیان دەرکەوتووە کەوا لە میانەی ڕوونکردنەوە و پێدانی زانیاری ئەو کەشتیە ئاسمانیانێ کە چۆتە دیوەکەی تری مانگ دەرکەوتووە یەکجار زۆر بەردی بەرکەوتووە. ئەمەشمانە ئەوە دەگەینێ کەوا ئەو بەردانی کە دێن لە دەرەوەی سنووری خوڵگەی زەوی و مانگ بەشێکی یەکجار زۆریان بەڕووی مانگ دەکەون و ناهێڵن بگەونە سەرزەوی یان بکەونە ناوچێک کە هەڕەشەی لە ناوچوونی مرۆڤایەتی بنێتەوە. خۆشەویستان، دەبا لە ڕووی فیزیای فەلەکیەوە هەندێک تایبەتمەندیەکانی مانگ باس بکەین. تیرەی مانگ 3474 کیلۆمەترە. دوورترین ماوەی لە زەوی 363104 کیلۆمەترە. نزیکترین خاڵی لە زەوی دەگاتە 356509 کیلۆمەتر. ماوەی خولانەوەی مانگ بە دەوری تەوەری خۆیدا بە 27 ڕۆژ تەواو دەبێت و ماوەی خولانەوە بە دەوری زەوی بە 29 ڕۆژ تەواو دەبێت. بەم واتایە تەنها جیاوازی لە نێوان ماوەی خولانەوەی مانگ بە دەوری خۆی لەگەڵ دەوری زەوی تەنها 2 ڕۆژە. ئەمەش مانای وا دەگەینێت کەوا مانگ بە خێراییەکی یەکجار زۆر خاو بە دەوری خۆیدا دەخولێتەوە. بە شێوەیەک کەوا ئەگەر کەسێک بچێت لە سەر مانگدا بوەستێ ئەوە لە بەیانی تا کاتی نیوەڕۆ 2 هەفتە دەخایەنێت. خێرایی مانگ لەسەر خولگەکەی کە بە دەوری زەویدا دەخولێتەوە دەگاتە 1 کیلۆمەتر لە 1 چرکە و خێرایی خولانەوەی بە دەوری خۆی دەگاتە 4.6 مەتر لە 1 چرکەدا. هەر کەشتێکی ئاسمانی کە لەسەر ڕووی مانگ بنیشێتەوە بیەوێ ڕزگار بێ لە هێزی چێشکردنی ئەوە نابێ خێراییەکەی لە 2380 مەتر لە 1 چرکەدا کەمتر بێت، واتە 2.38 کیلۆمەتر لە 1 چرکە. بەرزترین پلەی گەرمی ڕووی مانگ کە تا ئێستا تەسجیل کراوە یان تۆمار کراوە گەیشتۆتە 123 پلەی سیلیزی لە کاتی ڕۆژدا. بەڵام لە کاتی شەودا یان ئەو ناوچانەی کە کەوتۆتە ناوچە تاریکەکانەوە پلەی گەرمی نزم دەبێتەوە تا دەگاتە 150 پلە لە ژێر سفری سیلیزی کە ئەو ژمارەیە لە ساڵی 2015 لە جەمسەری باشووری مانگ تۆمار کراوە. مانگ بەرگە هەوایەکی زۆر تەنچی هەیە و پێکاتوە لە ئارگۆن و هیلیۆم و سۆدیۆم و پۆتاسیۆم و هایدرۆجین و ڕادۆن و هیچ کاریگەریەکی نییە لەسەر ڕوویەکەی، واتە بە هیچ شێوەیەک نەبۆتە فەراهەمبوونی یان وا بکات ژیان لەسەریدا فەراهەم بێ و دیاردەکانی کەش و هەوایی لەسەردا دروست ببێت.
تەنێکی زۆر ڕەحسووکە. دەتوانم بڵێم سەرنجی هەموو خەڵک بۆ خۆی ڕادەکێشێ، بە تایبەتی ئەگەر لە هەندێک حاڵەت و لە هەندێک کاتی ناوازەدا بەدیار بکەوێت. هەور ئەو مادەیە یان ئەو شتە کە ئێمە لە ئاسماندا دەیبینین، بە تایبەتی لە دەستپێکی وەرزی پاییز و زستان و بەهار بەنسبەت هەرێمی کوردستان. خۆشەویستان، دەبا بزانین لە ڕووی زانستیەوە هەور چییە و چۆن دروست دەبی و جۆرەکانیشی چین. هەور بریتیە لە کۆبوونەوەی تەنۆچکەی یەکجار زۆر وردی ئاو یان سەهۆڵ بە تیرەی 1 تا 100 مایکرۆن. بۆ زانیاری ئەوەی خۆشەویست، 1 مایکرۆن یەکسانە بەشێک لە ملیۆنێک بەشی 1 مەتر. و بە شێوەیەکی هەڵواسراو ئەو تەنۆچکانە لە ئاست و بەرزایی و لەسەر شێوە و ڕەنجی جیاجیادا دەبینرێت. هەور بڕێکی زۆری هەڵمی ئاو، بارستەیەکی یەکجار زۆر مەزنی، هەوای وشک و مادەی وردی هەڵواسراوی دیکە وەک تۆز و خۆڵ و تەنانەت تەنۆچکەکانی دووکەڵیش لە خۆیدا دەگرێت کە ئەوانە واتە دووکەڵەکان بەشێکی زۆر یان لە کارگەکان دەرچوونە یان لە دەرەنجامی تەقینەوەی گڕکانەکانەوە دەرچوونە. هەندێک جاریش پێکهاتەی دیکەی کیمیاییش تێکەڵ بە هەور دەبێت. هەور زۆرێکە لە جۆرەکانی شێی هەوایی کە بە چاوی ئاسایی دەبینرێت و خۆریش داینەمۆی سەرەکی سووڕی ئاو پێکهێنانی هەورەکانە. کاتێک تیشتی خۆر لە دەریا و زەریاکان دەدا، گەرم دادێت و بە هەڵمبوونی لێ دەکەوێتەوە. واتە ئاو لێرە لە دۆخی شلیەوە دەگۆڕێت بۆ دۆخی گازی. ئەو کاتە لە ڕێگەی تەوژمەکانی با بەرز دەبێتەوە ئاسمان و کاتێک دەگاتە ئاستە بەرزەکان، پلەی گەرمی ئەو بارستە هەواییە کە دەوڵەمەندە بە شێ دادەبەزێ و جارێکی دیکە تەنۆچکەکانی هەڵم چڕ دەبنەوە و دڵۆپە بچووکەکانی ئاو دروست دەکەنەوە. دوای ئەوەی ئەو دڵۆپە بچووکانە لە دەوری بارستە هەڵواسراوەکانی وەک تۆز و خۆڵ لە ئاستە بەرزەکانی هەوادا کۆ دەبنەوە. هەرچەندە ئەو دڵۆپانە بە دەوری ئەو هەڵواسراوانە کۆ ببنەوە، ئەوە کێشیان زیاتر دەبێ و لەسەر شێوەی باران لە کۆتاییدا دێتە خوارەوە. لەبەرەوەی چڕی هەور لە نێوان 10 تا 100 جار ئەوەندە کەمترە لە چڕی هەوادا، بۆیە دەبینین هەور لە ئاسماندا مەلە دەکات و بە هەڵواسرایی دەمێنێتەوە. ئەگەرچی قورسایی یان کێشی هەندێکیان بە سەدان ملیۆن تەنیش مەزەندە دەکرێت. لە پۆلینی زانستی جیهانیدا هەورەکان بۆ 3 بەش دابەشکراون: هەورە بەرز و مامناوەند و نزمەکان. واتە بە پێی ئاستەکان هەوری بەرزمان هەیە، هەوری مامناوەندمان هەیە و هەوری نزمیشمان هەیە، و هەر یەکێکیش لەو بەشانە چەندین جۆریان هەیە و دابەش دەبن و هەر یەکێکیش لەوانە ناوی تایبەت بە خۆیانەوە هەن. لەم ئەڵقەیەدا دەست پێ دەکەین بە هەواڵە زانستیەکان لە هەموو بوارەکانی فەلەکناسی و بۆشایگەری و هەروەها بوارەکانی سروشت و جیۆلۆجیا و هەتا دوایی، و دەستپێکی هەواڵەکانیش بە گرنگترین دۆزینەوەکانی هەفتەی ڕابردوو دەست پێ دەکەین کە ئەویش دۆزینەوەی 7 هەسارەیە کە هەمویان قەبارەیان زۆر لە زەوی نزیکە و 3 دانەیان ئەگەری بوونی ژیانی لەسەر دەکرێت. تازەترین دۆزینەوە و هەواڵی هەسارەکانی دەرەوەی سیستەمی خۆر لەلایەن ئاژانسی ناساوە بڵاو کراوەتەوە تیایدا هاتووە، کەوا تیمی پرۆژەی ناسراو بە ترانستینگ پلانێتس ئەند پلانێتس لێنس سمۆڵ تەلسکۆپ، واتە تەلسکۆبی بچووکی هەسارە و هەسارۆکە تێپەڕیوەکان کە کورتکراوەکەی تراپیستە دەکەوێتە وڵاتی چیلی لە ئەمریکای باشوور و
و بەشەکەی تریک دەکەوێتە وڵاتی مەغریب ئەو تیمە لە تەلسکۆبی تراپێست توانیویانە سیستەمێکی هەسارەی دەرەکی زۆر سەرنجڕاکێش بدۆزنەوە کە 7 هەسارە لە خۆ دەگرێت و 3 لەو هەسارانە کەوتونەتە ناوچەی ناسراو بە زۆنی لەبار بۆ ژیان و نیشتە جێبوون کە بە هابیتابل زۆن ناسراوە، واتە بە شێوەیەکی مامناوەند لە ئەستێرەکەیانەوە دوورن. هەر بۆیە پسپۆران هیچ بە دووری نازانن کە ئاو لەسەر شێوەی یان لە دۆخی شلیدا هەبێت و وە زۆرێک لە جۆرەکانی ژیان ڕەنگە لە سەریدا فەراهەم بوو بێت. بەڵام لەبەر دووری یەکجار زۆری ماوەی نێوان ئێمە و ئەوانەوە کە دەگاتە نزیکەی 40 ساڵی ڕووناچی واتە 40,000 تریلیۆن کیلۆمەتر، بۆیە داتایتەوە و لەسەر ئەم لایەنە هەستیارە واتە بوونیان نەبوونی ژیان تا ئێستا نەکەوتۆتە دەست زانایان. بە پێی شوێن کەوتە و قەبارەکانیان پێدەچن ئەو هەسارانە لە جۆری بەردینی یان تاوێری بن و بەشێکیشیان گازی بن و ئەگەری بوونی ئاوی شل بە تایبەتی لە 3 لەو هەسارانە یەکجار زۆرە. بەڵام بە پێشبینی پسپۆران پێدەچێت 7ەم هەسارەیان لە جۆری گازی بەستوو بێت و تاکو ئێستاش لەو زانیاریەش دڵنیانین و پێویستە لێکۆڵینەوەی زیاتر لەسەردا بکرێت. پسپۆرانی فەلەکی دەڵێن کەوا ئەستێرەی تراپیست 1 لە جۆری گرگنە یەکجار زۆر ساردەکانە کە مانای ئەوە دەدات پلە گەرمیەکەی بەرز نییە و دەرکەوتۆتە نێو سنووری 2000 تا 2276 پلەی سیلیزی و تەمەنی ئەو ئەستێرەیەش ئێستا گەیشتۆتە 1 ملیار ساڵ و لە ماوەی 1.40 ڕۆژدا خولێک بە دەوری خۆیدا تەواو دەکات و هەمان ئەو ئەستێرە بە خێرایی نزیکەی 6 کیلۆمەتر لە یەک چرکەدا بە دەوری خۆشیدا دەخولێتەوە و لە هەمان کاتدا بە خێرایی 56.3 کیلۆمەتر لە یەک چرکەدا لە خۆری ئێمە نزیک دەکەوێتەوە. لەلایەکی دیکەوە پسپۆران بە دووری نازانن کەوا ئەگەر ئاوی شل لەسەر ئەو هەسارەیەدا هەبێت کەواتە ڕەنگە لەسەر شێوەی بەست و لەسەر هەسارەکانی دیکەشدا هەبێت لە هەمان سیستەمدا. هەروەها لەلایەکی دیکەوەش فەلەک ناسان دەڵێن لەبەرەوەی ئەو هەسارانە یەکجار زۆر لێک نزیکن و لە ئەستێرەکەشیانەوە نزیکن کەوا بوو بە شێوەیەکی وایە کە نزیکترن لە هەسارەی عوتارت لە خۆری خۆمان، کەواتە ئەو هەسارانە زۆر لێک نزیکن، هێندە لێک نزیکن. ئەگەر گریمان ئێمە لەسەر ڕوو یەکێکیان بووین ئەوە لەسەر ڕووەکەیدا دیادە تۆپۆگرافیەکانی دەبینین، واتە بەرز و نزمی و نشێ و دۆڵەکانی هەسارەکانی دیکەی دراوسەی خۆشمان ئەگە لە سەو هەسارێدا بنیشتینەوە ئەوە هەر هەمووی بەڕوون و ئاشکرا دەبینین وەک چۆن ئێمە مانگ لە ئاسمانی زەویدا دەبینین. بەڵام ئەو هەسارانە زۆر گەورەتر لە قەبارەی مانگی تابان لە ئاسمانی یەکتردا دەردەکەون. بۆ پێدانی وردەکاری زیاتر پسپۆران ناویان لەو سیستەمە هەسارەیە ناوازە ناوە تراپیست 1 EFGH BCD و هەردوو هەسارەکانی B و C زۆر لە ئەستێرەکە نزیکن و GHەکەشیش زۆر دوورن، بەڵام D و E و Fەکە زۆر لە ناوچەیەکی لەبارن بۆ پاڵپشتیکردنی ژیان کەوەکو ئاماژەم پێدا بە ناوچەی هابیتابل زۆن یان پاڵپشتیکار لە ژیان و نیشتەجێیی کەوتونەتەوێن دەرێ و پسپۆران تاوەکو ئێستاوەکو ئاماژەم پێدا لە بەردووریەکەی ناتوانن هیچ زانیاریەکی زیاتر لەبارەی ئەو هەسارانەوە بڵێن. بەڵام ئەوەی زۆر سەیرە کەوا بۆ یەکەم جارە 3 هەسارە لە نێو سیستەمێکی خۆری دەرەوەی خۆردا دەدۆزرێتەوە کە هەرسێکیان قەبارە و شوێنی شوێنکەوتنیان زۆر لە زەوی خۆمان دەچێت. ئازیزان، هەتاکو ئێستا ئێمە هەر باسی هەسارەی زەویمان کردووە، ئەو هەسارەی کە ئێمە لەسەری دەژین و لەسەر زەویەوە سەیری گەردوون دەکەین،
بەڵام ڕای ئێوەی بەڕێستیە ئەگەر لە دووری سەدان ملیۆن کیلۆمەتر سەیری زەوی بکەین دەبابزانین زەوی لەو دووریە لەگەڵ مانگەکەی چۆن خۆیان نیشان دەدەن. ئەم دیمەنە دەکەینە دوایین بڕگەی ئەڵلقەی ئەم جارەمان. زەوی و مانگ لە دووری 1 ملیار کیلۆمەتردا. بەڵێ خۆشەویستان ئێمە لێرەین. هەر هەموو دانیشتوانی هەسارەی زەوی لەگەڵ هەموو بوونەوەرەکان لەسەر ئەو خاڵە شینە بچووکەدا دەژین. ئەمە دیمەنی زەوی و مانگە کە بە کامێرای کەشتی ئاسمانی کاسینی لە 22 تەمووری ساڵی 2013 وەرگیراوە کاتێک کە بە دەوری هەسارەی زوحەلدا دەخولایەوە. تەنە بچووکەکەی دەستە ڕاست کە دەبینرێت مانگە. لە کاتی گرتنی ئەم دیمەنە نزیک کراوەیەدا هیچ ئەستێرەیەک دەرنەکەوتووە بەڵکو بڕێکی زۆری تیشتی گردوونی بەبەر کامێرای کەشتی ئاسمانیەکە کەوتووە بێ ئەوەی زیانی پێبگەینێت. کەشتی ئاسمانی کاسینی لە ساڵی 2004ەوە تاکو ئێستا بە دەوری هەسارەی زوحەلدا دەخولێتەوە. تا ئەڵلقەی داهاتوو خواتان لەگەڵ.